ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵ ئابوووریەکانتان پێشکەشەکەم یەکەم هەواڵیشم بۆ ئەو گەنجانە گرنگە کە بیرۆکەیەکی کاریان هەیە بەڵام نازانن چۆن و لەکوێوە دەست پێ بکەن لە پرۆژەیەکی هاوبەشی نێوان ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق و ژووری پیشەسازی و بازرگانی سلێمانی هاوکاری 125 گەنجی خاوەن بیرۆکەی کار ئەکرێت پرۆژەکە لە سلێمانی ئەنجامەدرێت و بە سەرپەرشتی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بێت ئەو ژمارە گەنجەی دیاری کراون خاوەن بیرۆکەی کارن لە پارێزگای سلێمانی و کەمپی گەنجانی خاوەنکار سەرپەرشتی پرۆژەکە ئاکات. لێرە بە هەندێک زانیاری لەسەر بارودۆخی هێزی کار و بێکاری لە عێراق و هەرێمی کوردستان وەربگرین بەڵێ لە عێراق و هەرێمی کوردستان هێزی کارواتە ئەو کەسانەی بەپێی تەمەن ئامادەی کارکردنیان تایە 15 بۆ 64 ساڵ بوونیان هەیە کە 27 ملیۆن کەسیان لە عێراقن لەو 27 ملیۆن کەسەش 3.8 ملیۆن کەسیان لە هەرێمی کوردستانن و 60% دانیشتوانی هەرێم و عێراق هێزی کارن تەمەنیان لە نێوان 15 بۆ 64 ساڵە و بەپێی داتاکانی پێش سەرژمێری گشتی عێراق لە 16 نرخی بێکاری هەیە لە عێراق و هەرێمی کوردستان دیارە داتانوێیەکان کە بڕیار بوو بەپێی سەرژمێریە نوێکە ڕابگەندرێ بڕیار بوو 15 مانگە ڕابگەندرێ بەڵام دواکەوت بۆ 25 مانگ کە لەوەیە داتایەکی دقیقتر بەدەستەوەیە ئەتوانن لەسەر ئەو بنەمایە پلانەکان دابڕێژن بەڵێ. بانکی نێودەوڵەتی لەگەڵ دەستەی ئاماری هەرێم بۆ دیاریکردنی بارودۆخی بێکاری و هێزی کار لە هەرێمی کوردستان هاوکاریەکیان هەبووە ڕووپێویەکیان هەبووە کە ڕووپێویە نوێیەکە مانگی داهاتوو بڵاو ئەکرێتەوە هەرچەندە ئەم داتانە بە دقیقی لە بەردەستمانابێ دیارە ئەو پلانانی کە لەسەر ئەو بنەمایەدا ئەڕێژرێت باشتر و لەسەر بنەمای واقع هەر لەسەر ئەم بابەتە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر پرۆژەکە کە باسمان کرد علی عومەر نوێنەری سلێمانی لە ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە زۆر بەخێر هاتن کاک علی سەرەتا باسێکی پرۆژەکەمان بۆ بکەن باسێکی وردەکاری پرۆژەکەمان بۆ بکەن ئەوەی کە چۆن دەست بە پلان و بەرنامەکانی ئەکا گەنجەکان لەسەر چنە بنەمایەک هەڵبژێردراون بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە تۆ سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی کورساتی عزیز دیارە پرۆژەی فێرگەی گەنجانی خاوەنکار یەکێکە لەو بیرۆکانی کە ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق ماوەیە کە کاری لەسەر دەکات لە زنجیرێک با بڵێن فێرگە خۆی دەبینێتەوە پێشووتر لە بەغدا کاری لەسەر کراوە دواتر لە شارەکانی تر و ئێستا خۆشبەختانە ئێمە توانیمانە ئەم پرۆژە بهێنینە سلێمانی بۆی لە سلێمانی جێبەجێ بکەین شەریکێکی ڕاستەقینەوە حەقیقیمانەیە کە ژووری پیشەسازی و بازرگانی سلێمانی کە لایەنێکن ڕاستەخۆ معنین بەم بابەتە خاوەنی زیاتر لە 10,000 ئەندامی کاران کە ئەم ئەندامانە هەر 10,000کیان دەتوان بڵێم خەڵکی پیشەسازن خەڵکی خاوەنکار خەڵکی بازرگانن کە دەتوانن ڕۆڵێکی گەوریانە بێ لە هاوکاریکردنی و پرۆژە نوێیانەی کە گەنجان پێی هەڵەسن بیرۆکەی پرۆژەکە بەو جۆرەیە کە ئێمە سەرەتا تەنها با بڵێن پرۆژەکەمان ڕاگەیاندووە دواتر کۆمەڵێک هەنگاوی ترە بێت لەوانە پێشکەشکردن بۆ پرۆژەکە چۆن گەنجێک بتوانێت با بڵێن پێشکەش بکات لە ڕێگەی فۆرمێکی ئەلکترۆنی و دیارە لە پلاتفۆرمەکانی خۆمان ڕایگەێنی گەنجانی کە خاوەنی بیرۆکی کارن دەتوانن پێشکەش بکەن بۆ ئەم با بڵێن فێرگەیە دواتر کۆمەڵی خول و ڕاهێنانی چڕ زۆر تایبەت دەبینن لەسەر با بڵێن بیرۆکەکانیان چۆن بیرۆکەکانیان پەرە پێ بدرێن چۆن بیرۆکەکانیان ئامادە بکرێت چۆن دواتر بیرۆکەکانیان گەورە بکرێت بۆ پرۆژە چۆن پرۆژەکانیان ببێ بە پرۆژەیە کە جەدوای هەبێت پرۆژەیەک بێت سوودی هەبێت پرۆژەیە کە بێت لەگەڵ حاڵەتی ئێستای کۆمەلگا هەروەها بازار و ئابووری شارەکەیان و وڵاتەکەیان بگونجێت دیارە ئەمەش ینی خۆی لە خۆیان کۆمەڵێک میتۆد هەیە هەموو پرۆژەیەک لێرەوە ناگرێت ئێمە عەدەدەکەمان زۆر کەمە 125
گەنجی خاوەن پرۆژە دەتوان بەشداری ئەمە بن، بەڵام 125 پرۆژەی حەقیقیە بن لە سلێمانی کە تەسیری ڕاستەوخۆیە بێت لەسەر ئابووری باش کاک عەلی باسی هەندێک پێوەرتان کرد ئەگەر گەنجەکە بیرۆکەکەی ئەو پێوەرانەی هەبوو ئێوە چی بۆ ئەکەن؟ ئێمە ینی لە ڕۆژێکین ئێستا بەعام هەموو دنیان بەرەو پێشکەوتن ڕۆشتەوە بەرەو بەکارهێنانی سیستەمێکی تازەی ئابووری ڕۆشتوین کە زۆربەی ئەو پرۆژانەی ئەو با بڵێن پرۆژەی ناشە یاقە تازە دروست بوو پرۆژەی بچووکی تازە دروست بوو کۆمەڵک پێوەریان بۆ دیاری کراوە کۆمەڵک زانستی نوێ هاتووکەم پرۆژانە دەتوانن سوودمەند بن ئێمە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە خاوەن پرۆژە خاوەن با بڵێن کارساز کە ناوەکی بەڕێکی بڵێن کارساز ئەبێت خۆی کۆمەڵێک تایبەتمەندی تێدا بێت وەکو شخص کەسایەتی خۆی ئێمە کار لەسەر و کەسایەتیەکەین کار لەسەر دروستکردنی ئەو شخصیەتەکەین کە ئەبێت لە کارسازێکە بێت چۆن بێت ئەو نەوڵەجێ و زانستی پێویستێتی پێی بگەێنرێت دواتر لەسەر پرۆژەکەی چۆن ببێت بە پرۆژەیەکی متەکامل پرۆژەیەک بێت کە سکیل ئاپ بێت پرۆژەیەک بێت کە جدوای هەبێت و لەگەڵ ئەم دۆخی ئابووریە بگونجێت و هەروە بکرێت هاوبەشی پێ بکرێت لەگەڵ شوێنی تر. کاک عەلی ئەمەی ئێمە باسمان کرد بە جۆرێک ئاراستەکردنی بیرۆکەکەیە بخرێتە چوارچەوەیەکی منطقی کە بتوانێت کارەکانی بخاتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئایا ئەو کەسە لەلایەن ئێوەوە هاوکاری دارایی ئەکرێ یا بودجێکی بۆ تەرخانەکرێ ئەوە بە چ شێوەیەک؟ ئەمە لەم پرۆژەیە کۆمەڵێک با بڵین شوێن کۆمەڵک کۆمپانیا کۆمەڵک خاوەنکاری نیشتیمانی هاوکارمانن هاتوونەتە پرۆژەکەەوە وەکو سپۆنسەر لەگەڵ پرۆژەکەیە کار دەکەن ئەم خاوەنکارانە یاخودەم کۆمپانیانە مەبلەغێکیان داناوە بۆ ئەم پرۆژانە دیارە پرۆژانە هەرامویان بە شێوەیەکی با بڵێن هەڕەمەکی نابێت دواتر دوای بینینی خولەکان دوای بینینی ئەو کەمپەی کە ئیبینن گەنجەکان مسابقەیەک دروستە بێت پێشبڕکێکە بێت لە پرۆژەکە لە پێشبڕکێکە کۆمەڵک یان هەمویان تەقدیمی پێشبڕکێکەکەن لە پێشبڕکێکە بە هەمان شێوە جارێکی تر میتۆدی تر هەیە جارێکی تر تاقیکردنەوەی قورسەیە بۆ ئەوی پرۆژەیەکی ڕاستەقینە بەرهەم بێت ئەم پرۆژانە ینی مەرحەلەی یەکەمیان زیاد لە با بڵێن 10 پرۆژەیان کە پرۆژەی تاو متەکامل و گونجاون ئەمانە دامەکرێن ئەمانە حازرەکرێن پرۆژەکانی تر کە کەم کورتێکیان شتێکی تیا بێت نەقز بێت پەرەی پێدرێک گەوری یەکرێت تاکو ڕۆژی کۆتایی ئێمە ڕۆژێکمان داناوە بۆ ڕۆژی ئەلانکردنی تەواوی پرۆژەکان ئەو ڕۆژە وەکو ئیڤنتێکی زۆر گەورە بێت کە تەواوی بزنسمان و خاوەنکار و جهەتی حکومی لە حکوومەتی فیدراڵ جهەتی حکوومەتی هەرێم بانگێش دەکرێن بۆ ئەم پرۆژانە ببین دەرگاکرێتەوە بۆ ئەوی ئەم خاوەنکارانەی کە با بڵێن دامی مادیان هەیە ئینڤێست و بەرهێنان لە پرۆژەیەم گەنجانە بکەن دیارە زریان خان ئێستا ڕەنگە ئەم قسەی تۆزە نامۆ بێت بۆ گەنج کە لە کێ دێت پارە بخاتە پرۆژەیەکی منەوە بەڵام بەعکسەوە ئێستا دنیایەک دروست بووە یعنی باردۆخەکە تاو گۆڕاوە ئیکۆسیستەم خەریکە دروستە بێت لە عێراقا ئەم ئیکۆسیستەمە وای کردووە کە وەبەرهێنەرەکان ئەو کەسانی کە خاوەن سەرمایەن بی لە پرۆژەی داهێنانی نوێەکەنەوە پرۆژەیە کە عیلاجی چارەسەری گرفت بکات چارەسەری کێشە بکات ئەم پرۆژانە بەشێکی زۆریان ئێستا بە ئاشکرا بە ڕاستەخۆتوان بڵێم بە شێوەیەکی زۆر ئاسان دام وەرەگرن لە عێراق ئێمە حاڵەتەمان هەیە لە بەغدا بە تایبەت ئەم بوارە تۆزە پێشکەوتنی زیاتری بەخۆبینیەوە چووکە ئەرزیەتەکە زەمینەکە ڕەخساوە کە ئیکۆسیستەمێک دروست بووە ئەم پرۆژانی کە پرۆژەی ڕیادین کاک عەلی یەک پرسیاری ترم هەیە دیارە هەر کەس لە هەر بوارێکە کارەکە پسپۆڕیە گۆرەگرێت لەو بوارەیە بە تایبەت ئەگەر ئەزمموی هەبێ جەنابتان وەکو کەسێکە کارکردنتان لەگەڵ گەنجان و ئەوە هەیە هەرێمی کوردستانیش بە تایبەت هێزی کاری زۆرە دانیشتوانی هەرێم دانیشتوانێکی گەنجن هەڵسەنگاندنتان چییە بۆ گەنجی هەرێمی کوردستان بەگشتی ئایا هێزێکی کاری بەتوانان ئایا خاوەن بیرۆکەی باشن بەپێی ئەو ئەزمونەی کە هەتان بووە زریان خان سپاس بە پرسیارەکەت جیلێک دروست بوونەوەیەک دروست بۆ پێڵەنەوەی زی ئەم نەوەیە کە تقریبان توانمان لە 10 ساڵ و دەست پێکات تا 30 ساڵ ئەم تەمەنە ڕەنگە تەمەنی منوتووە نەبن کە بە دیار
گلندایزەر و بە دیار کاپتن ماجدەوە دانیشتبووین لەو تەمەنێ سەری ئەفلاکارتەوە نیشتمان کردبێت ئەم نەوەیەکی زۆر داهێنەرنەوەیکی بیریان کراوەتەوە بەهۆی ئەو پێشکەوتنی لە ئینتەرنێت و لە دنیای ئەمڕۆی بەدی هاتۆ من بچکترین نمونەت بۆیان مۆتەر ڕەنگە مە تۆزەک نامەوە بێت و کەم خەڵک پێیزانی بێت ئەمە دوو گەنجمان هەبوو لە سلێمانی ماوەی پێشوو تقریباً 7 مانگ پێش ئێستا کریپتۆکرەنسییەکیان دروست کردبوو لە بازاری دوبەی فرۆشتیان زیاد لە 4 میلیۆن دلار بە دوو گەنجەوە خەڵکی ترمان هەیە بۆ نمونە ئێمە ئێستا کۆمەڵە گەنجی ترمان هەیە گەنجمان هەیە لە سلێمانی لە کارگەی کولتوری دانیشتووە خەڵک لە سعودیا خاتە ئیش خەڵک لە بەرلین نەخاتەوە ئیش لە ڕێگەی پرۆژەیەکمان هەیە با بڵێن هەر حەزەکەم لێرە ئاماژە پێ بکەم بۆ نمونە گەنجێکمان هەیە پرۆژەیەکیان دروست کردو پلتفۆرمێکە ناوی جۆب ستۆدیۆ خەڵک لە تەواوی عێراق خاتە ئیش جۆبەی جێتە حکوومیەکان داوایەکەوایە ئەتوانین بزانین کە ئێمە گەنجێکی بەتوانە و خاوەن بیرۆکەمان هەیە بەڵام جێبەجێکردن و پیادەکردنی هەموو بیرۆکەیەکیش پێویستی بە ژینگەیەکی لەبارە بەڕای ئێوە زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بنەوە سپاسانەکەم تا چەند ژینگەی هەرێمی کوردستان و عێراق لەبارە بۆی گەنجەکانمان بتوانن بیرۆکەکانیان بخەنە بواری جێبەجێکردنەوە زۆر لە سەرەتاین زۆر لە سەرەتاین بەڵام نەوەستاوین ژینگەکە باردۆخەکە ینی ئێستا توانم بڵم لە عێراقەوە دەستی پێکردووە لە ناوڕاست و باشوور دەستی پێکردەوە دەدێ بەرە هەرێمی کوردستان بەتایبەت مۆزوعی تەکنۆلۆژیا کە کاریگەریکی زۆر گەورەی لەسەر ئابووریە بێت ئێستا ئەتوانین ینی لە سەیری بە ژیانی ڕۆژانی خۆمان دەرکی پێەکەی بۆ نمونە پێشتر کە ئەتویست فۆرمێکی خۆراک دەربێنی جنسێ و شاد جنسێ و نازانم چی دەبێت ئێستا لە ڕێگەی ئەپلیکیشنێکە بێ هەموو مانوویەکەینەوە ڕەسم بگرین و ڤێریفای بکەین و فۆرمەکەمان بۆ دەرێت بۆیە ئیکۆسیستمەکە خەریکە دروستە بێت ئەبێت گەنجەکانیش خۆیان ئامادە بکەن خۆیان بڕەخسێنن لەگەڵ ئەم پێشکەوتنی کە بێدیێت لە بیرۆکەی کارەکانیشان بە کاکعەلی دیارە گەنجینەیە بۆ هەموو وڵاتێک بۆیە ئێمە حەزمانە کرد کە مەجالێکی زیاتر هەبێ گفتوگوی زیاتری لەسەرم بابەتە بکەین هیوادارم کە بتوانین لە فرسەتێکی ترا زیاتر لەسەری بدوێن و قسەی لەسەر بکەین زۆر سپاس زانیارێکی زۆر باشمان وەرگرت عەلی عومەر نوێنەری سلێمانی لە ئەنجومەنی باڵای گەنجانی عێراق سپاسکە لەگەڵمان ئامادە بوون جیاواز لەم بابەتە بە سەرێک لە نرخی دراوەکانیش بین بۆ ئەمڕۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلار ماوەیە کە تا ڕادەیەک جێگیرە هۆکارەکانی بۆ سەقامگیری بارودۆخی عێراق ئەگەڕێتەوە و هاوسەنگی خواست و خستنە ڕۆژ تا ئاستێک ڕاگیراوە بەهای $100 بەرامبەر 150,500 دینارە پاوەن و یۆرۆ ئەمڕۆ بەرامبەر بە دۆلار دابەزینیان تۆمار کردو بە دیاریکراوی 100 پاوەن بە $123 مامەڵی پێواکرێت دیناریش بەرامبەر بە پاوەن دابەزیوە بەهای 100 پاوەن بەرامبەر 185,000 دینارە 100 یۆرۆ بۆ $103 دابەزیوە و 100 یۆرۆ بەرامبەر بە دینار بە 153,500 دینار مامەڵی پێواکرێت بەرز بووەتەوە بەهای 100 لیرەی تورکی 4,300 دینارە تمەنیش کە بەردەوام لە دابەزینا بە تایبەتی لە ڕۆژی ڕابردووە کە بۆ نزمترین ئاستی مێژووی دابەزی ئەمڕۆ $100 لە ئێران بە 8,570,000 تمەن مامەڵی پێواکرێت و بەهای 100,000 تمەنی ئێرانی بە 1,850 دینارە سەبارەت بە زێر نرخی زێر لە دەوروبەری ئاستە پێوانەیەکەیە کەمێک جوڵەی تیابوو بەراورد بە ڕۆژی ڕابردوو بەرز بووەتەوە بەڵام بەراورد بە بەیانی ئەمڕۆ کەمێک دابەزیوە بڕیارەکانی ترامپ یەکێک لە هۆکارەکانی ناسەقامگیری زێرە بە تایبەتی دوایەوەی پێشنیازی ئەوەی کرد کە ئەمریکا غەزا کۆنتڕۆڵ بکات ئەمڕۆ زێر دیسانەوە ئاستی پێوانەی تۆمار کرد گەیشتە $2,880 بەڵام لە ئێستاە بۆ $2,862 دابەزیوە نرخی نەوتیش بەرز بوونەوەی تۆمار کردووە ئەمڕۆ لە بازاڕەکانی جیهان یەک بەرمیل نەوتی خاوی برند بە $74.92 مامەڵی پێواکرێت. بابچینە ئێران وەزیری نەوتی ئێران وڵێت مانگی ڕابردوو لە هەناردەکردنی نەوت ئاستی پێوانەیان تۆمار کردووە. پێچەر قسەکانی محسن پاکنژاد کاردانەوە بێت بۆ وتەکانی دۆناڵد ترامپ کە دوای ئیمزاکردنی بڕیاری زۆرترین فشار بۆ سەر ئێران وتی هەناردەی نەوتی تاران سفر ئەکەنەوە. به زودی شاهد در واقع نهایی سازی وەزیری نەوتی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاندووە مانگی ڕابردوو هەناردەی نەوتی ئێران ئاستی پێوانەی تۆمار کردووە بەڵام داتاکانی جیاوازیەکی زۆریان هەیە لەگەڵ داتاکانی کۆمپانیاکانی بەدواداچوونی نەوت هەڵگرەکان و هەروەها دامەزراوە نێودەوڵەتیەکان. محسین پاکنژاد دوای یەک ڕۆژ لە ئیمزای زۆرترین فشار لە لایەن دۆناڵد ترامپەوە وتی مانگی ڕابردوو لە هەناردەکردنی نەوت ئاستی پێوانەیان تۆمار کردووە و
ئەو هەواڵە بۆ دڵخۆشی هاوڵاتیان ڕادەگەێنم. بەڵام کۆمپانیایی تانکەر ترەکەرس ڕایگەاندووە مانگی ڕابردوو ئێران ڕۆژانە 1,567,000 بەرمیل نەوتی هەناردە کردووە و با تێکڕا لە ساڵی 2024یش هەناردەکەی هەر لەو ئاسەدا بووە. بەپێی دەسەکانی کۆمپانیایی کەیپڵەریش هەناردەی نەوتی ئێران لە مانگی ڕابردوو نیوەی ئەو قەبارەیە بووە کە لەو ساڵەدا هەناردەی دەکرد کە ترامپ لە ڕێکەوتنی بەرجام چووە دەرەوە و دوایی ناستی پێوانەی لە فرۆشتی نەوتی ئێران مانگی یەکی ساڵی 2019 بووە کە ڕۆژانە نزیکەی 3 ملیۆن بەرمیلی هەناردە دەکرد. تەنانەت بە پێی تاسەکانی ڕێکخراوی هاوپەیمانی دژی ئێرانی ئەتۆمی مانگی یەکی ئەمساڵ ئێران ڕۆژانە کەمتر لە 1.4 ملیۆن بەرمیل نەوتی هەناردە کردووە کە 1 ملیۆن بەرمیلی بە چین فرۆشتووە و ئەوی تری دیار نییە بۆ وڵاتێک هەناردەکراوە و تەنانە دیار نییە ئاخۆ کڕیاری هەبووە یاخودنا. هاوکات لەگەڵ بانگەشەی وەزیری نەوتی ئێران دەربارەی تۆمارکردنی ئاستی پێوانەی لە هەناردەکردنی نەوت ڕۆیتەرز لە راپۆرتێکیدا باز لەوە دەکات لە بەرهەمهێنانی نەوتی ئێران بۆ دووەم مانگ لا سەریەک دابەزینی تۆمار کردووە و مانگی یەکی ئەم ساڵ بەراورد بە مانگی 12 ساڵی 2024 6,000 بەرمیل دابەزیوە. کۆمپانیای گۆدڵمان ساکسیش پێشبینی کردووە کە بەهۆی سیاسەتەکانی ترامپ و بڕیاری زۆرترین فشار کە ڕۆژی چواریە مانگە میزای کرد قەبارەی بەرهەمهێنان و هەناردەی نەوتی ئێران بەردەوام بێت لە دابەزی. ترامپ ئەڵێ هەناردەی نۆتی ئێران سفرەکەمەوە وەزیری نۆتی ئێرانیش ئەڵێ هەناردەمان بەرز بووەتەوە با لێرە هەندێک زانیاری وەربگرین بزانین بارودۆخی هەناردەی نۆتی ئێران چۆن بووە ترامپ چی لێ کرد ئەسڵەم زانین ترامپ پێی ئەکرێت هەناردەی نۆتی ئێران سفر بکاتەوە یا لانی کەم نزیک سفری بکاتەوە یان نا. داهاتی نۆتی ئێران بەراوردی ئەەکەین خولی پێشووی سەرۆکایەتەکەی ترامپ لەگەڵ پێشتر و دواتر بەڵێ وەکو لێرە هاتوانین ببینین ڕێککەوتنی لە کاتی ڕێککەوتنی بەرجامە ئەو کاتەکە ئەمریکا لەگەڵ ئێران ڕێککەوت و ئیتر دواتر ئەیتوانی کەمێک ئاسوودەتر نەوتەکەی هەناردە بکات 31.8 ملیۆن بەرمیل بڵێن 31.8 ملیۆن دۆلار بووە هەناردەی نەوتەکەی کە دواتر ئەم ملیار دۆلار کە دواتر دوای ڕێکەوتنی بەرجام بەرز بۆتەوە بۆ 55.8 ملیار دۆلار بەردەوام لە بەرزبوونەوە بووە بۆ 65.8 ملیار دۆلار هەتاوەکو کاتی چوونە دەرەوە لە بەرجام کە ترامپ چوو بۆ کۆشکی سپی لە خولی پێشی سەرۆکایەتیەکەی ئەو ڕێکەوتنەی بەجێهێشت و بڵێن داهاتی نەوتی ئێران بۆ ئەو ئاستا دابەزی وەکووە بینین لە ساڵی 2020 داهاتی نەوتی ئێران تەنها 21 ملیار دۆلار بووە بەڵام دواتر بەهۆی هەندێک سیاسەتەوە بۆ نمونە جەنگی ئۆکراین هەناردەکەی زیاتر بووە داهاتی نەوتی ئێرانیش بەرز بووە با زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە وەربگرین بزانین ئێران چەنەی نەوت هەناردەکردەوە بە تەمایەت بیکات بە چەنەوە کڕیارەکانی کێبوون بەڵێ بەرهەمهێنانی نەوتی ئێران ساڵی 2024 3.2 ملیۆن بەرمیل نەوتی بەرهەمهێناوە لە بودجەی ساڵی داهاتووە پێشبینیان کردووە بە نیاز بوون کە 3,750,000 بەرمیل نەوت بەرهەم بهێنن کە ئەمام بە پێچەوانی ئەوەیە کە ترامپ باسی لێکات ساڵی 2024ش هەناردە و فرۆشتنی نەوتی ئێران بەم شێوەیە بووە 1.8 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە فرۆشتووە کڕیاری سەرەکیەکەی چین بووە 1.5 ملیۆن بەرمیلی تەنها بۆ چین هەناردە کردووە شەرت نییە هەمووی بە چین فرۆشت بێ و لە بەرامبەر پارەی وەرگرت بێ ئیمارات 200,000 بەرمیل ڕۆژانە نەوتی لە ئێران کڕیوە و 70,000 بەرمیلیشی بۆ سووریا بووە کە ترامپیش لە وتەکانیە باسی لەوە کردووە کە ڕێ لە هەناردی نەوتی ئێرانەگرێ بە تایبەتی هەناردەکەی بۆ چین کە دیارە کڕیارە سەرەکیەکەی لە دەست ئەیاد بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵابووریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.